بزانە تا ئەچەنەگەوە ئیدارەکەن کە تێری ژنانتان خواردووە کە باشیشن ئەی ئێمە چۆن ئیدارەکەین. بەردەوام تیمەکانی فریاگوزاری خێرای سلێمانی سەردانی خێمەی مامۆسای ناڕازی دەکەن ئەو مامۆسانی کەمانیان گرتووە تاکو دڵنیا ببنەوە لە دۆخی تەندروستیان. منەوێت چمە لای یەکێک لەو کارمەندانە سڵاوە لێ بێ دۆخی تەندروستیان چۆنە مامۆسایانە؟ بەگشتی شکر تا ئێستا تەندروستیان باشە ئەوە نیە هێزگار، بەڵام ئەبێ چاوەڕێی ئەوە بکەین کە ئایتر وردە وردە بەعزە شتێک هەیە دیانە دەرکەوێت. بۆ نمونە تۆ هیچ نەخۆی جسمە پێویستە بە خواردنە زەخت و شەکرە هەمووی ئەگۆڕێت، خوێنێ دائابەزێت. ئێستا ئەم خوشکەمان بەیانیش هاتین ئەمە سەری دووەم جارێ این چێکی بۆکەین بە تایبەتی چکە منتقەکەشمان ساردە ئەمان نزیکن شاخەکەەوە شوێنەکەیان زۆر ساردە ئازاری کەلەکەی هەیە. بەیانیش هاواری ئەوەی هەبوو کە ئازاری کەلەکەی هەیە. دوێنێش ویستم خۆشمە باسی ئەوە بکەم گوایە پێش لەوە چێ تووشی هەناسەتونگی بوو بێت دوێنێ ئەو مشکلەی هەبووە لێ هەڵاوەتەوە ئەم ڕۆژ کورت بۆ ئەوە باشرێت ینی ئۆکسسیژینی تقریبی ستیبڵە ئەنجێگیرە وەستاوە باشە نۆرماڵە سرم بەگێژایە کەلەکەم ئێشێ تەنگێ نەفەسم احتیمالە کەمی خوێن بێ بەڵام تۆش سێ ڕۆژیش نەخۆی نەخواردنە سێ ڕۆژیش ئێستا ناڵم سرم بەگێژایە و سەرمێشێ احتمال خوێنیش دابەزی بێ چاو تو چاوە لەوە چه خوێنە دابەزی چێکی خوێنەکە بکەیت. ئێوە هیچ شتێکیان بۆ بەکارێنن لە کاتی چاوەسەرکانە؟ لە ئێستا چوار شت دەتوانی بۆیان بکەین ینی ئۆکسسیژین و لێدانی دڵیان زەخت و شەکریان لەبەری کە هیچ ناخۆن و هیچ ناخۆن ناتوانین مغەزیشیان بۆ هەڵواستین. سەرمایە زۆر کاریگەریان لەسەر دروستەکە کاتەکە ناخۆرەمان کاریگەری زۆرە بە تایبەتی ئەوانەی کە مشکلەی گورچیلە و میزەڵان و ئەم شانیان هەبێت کە تاسیراتی بێ بەسەر ئەوانە. زۆر سپاس بۆ تۆ باش زەخان ئێوە چەند کەس مانتان گرتۆ نان ناخۆن؟ لە کەسین سێ ژنین لەگەڵ ئەوانی تر حەوت پیاوین. باشە ساردە ئێرە هەر زۆر ساردە. من پێشنیارێکەکەم لەوانێت ئیمشەو لە بەوکو سبەینەوە ڕۆژێک ڕاگەانکارەکان تابانی لەگەڵمان نابن. بەڵێ باش زەخان ڕاگەانکارەکان با لەگەڵمان نابن بزانە تا ئەچەنەگەوە ئیدارەکەن کە تێری ژنانتان خواردووە کە باشیشن ئەی ئێمە چۆن ئیدارەکەین ئەگەر ئیرادە نەبێ ئەگەر مافەکەم لە ژیانەکەم گرنگتر نەبێ وەرن تاقیکەنەوە ڕۆژێک لەگەڵمان نابن 24 ئەو شەوە تابانی تەسویرمان کەن بزانە خۆتان ئێوە چات پلەیت سەرماچێتە چات. دەستەکانە خۆش بێ سپاس بۆ تۆ. بەڵێ ئەوەی کایبینن مانگرتنی مامۆسایان و فەرمانبەرانی ناڕازی بەردەوامی هەیە. تیمەکانی فریاکەوتنی خێرای سلێمانی بەردەوام لە ڕۆژێکات چەند جارێک و بە شەوانیش سەردانیان دەکەن و تاکو دڵنیا ببنەوە لە دۆخی تەندروستی ئەو دە مامۆسایی کە مانیان لە خواردن گرتووە.